گۆزەی بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی عێراق لەسەری یەکێتیدا دەشکێت. کورسیەکانی پەرلەمانی کوردستان لە 111 کورسیەوە دەبێتە 100 کورسی. سیستمی هەڵبژاردنیش لە یەکبازنەییەوە دەبێتە فرەبازنەیی. ئەمە دوو بڕیارە کاریگەرەکەی دادگای فیدراڵی عێراق بوو کە ڕۆژی چوارشەمە ئەوشەوەی بوومەلەرزەیەک بوو بۆ حیزبەکانی هەرێمی کوردستان. یەکێتی سەرەتا پێی خۆش بوو، ئێستاش خەریکە ڕای دەگۆڕێت. هەرچی پارتیە سەرەڕایەوەی ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە، بەڵام هێشتا جۆرێک لە بێدەنگی پێوە دەبیندرێت و سەرقاڵی دیراسەکردنی دۆخەکەیە. لەگەڵمان بن لەم راپۆرتەدا کاریگەریەکانی ئەو بڕیارە لەسەر هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان باز دەکەین. بە گوێرەی بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی عێراق، چیتر کەمەنەتەوەکان لە هەرێمی کوردستان خاوەنی کورسی خۆیان نابن و وە کۆتای پەرلەمان هەژمار ناکرێن. یەکێتی نیشتیمانی کوردستان کە سکاڵا کاری ئەو دۆسیە بوو، دادگا لە بەرژەوەندی ئەو بڕیاریدا، بەڵام هێشتا یەکێتی نایەوێت خۆی وەک براوەی کەیسەکە نیشان بدات. ئێستا یەکێتی ڕوبەڕووی ئەو ڕەخنەیە بۆتەوە کە ئەو دژی کورسی کەمینەکانە لە کاتێکدا لە کەرکووک سەرسەختانە پاڵپشتی لە کورسیەکی کۆتای ئەنجومەنی پارێزگا دەکرد بۆ مەسیحیەکان. بەڵام بەهۆی بڕیاری دادگای فیدراڵیەوە مەسیحیەکانی هەرێم 5 کورسیەکەی پەرلەمانیشیان لەدەستدا. ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە نوێترین چاوپێکەوتنیدا دەڵێت نەیانزانیوە بڕیارەکەی دادگای فیدراڵی بەو شێوەیە دەبێت بەرامبەر کورسی پێکاتەکان و ڕەنگە بۆ چوونی یەکێتی نیشتیمانی کوردستان جیاواز بووایە. یەکێتی دەیویست کورسی کەمەنەتەوەکان لە پەرلەمان دابەشی پارێزگاکانی هەرێم بکرێت و لەو سنوورەی یەکێتی تیایدا حکومڕانە لانی کەم 4 بۆ 5 کورسی بەربکەوتایە. ئەوەش لە پێناو ئەوەی قەرەبووی ئەو دۆخە بکاتەوە کە لە هەڵبژاردننی ئەم جارەدا لە سنووری یەکێتی ڕوودەدات. دۆخەکەش هاتنە پێشەوەی لیستەکەی لاهور شێخ جەنگیە کە چاوەڕوان دەکرێت بەشێک لە دەنگی دەنگدەرانی یەکێتی بۆ خۆی ببات، هاوکات بەشێکی کارتی کەمەنەتەوەکان لە دەستی یەکێتیدا بێت. بەڵام وا دیارە کارتەکە لە دەستیدا سووتە. مەکتەبی سیاسی پارتی دوای بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی کۆبەوە بە ڕاگەیەندراوێکی ئاسایی هەڵوێستی خۆی نیشاندا کە تیایدا وتی ئەو بڕیارانە نادەستووری بوون، بەڵام دژایەتی بۆ بڕیارەکان ڕانەگەیاند. پارتی کار بۆ ئەوە دەکات کە لە 100 کورسیەکەی پەرلەمان نیوەی زیاتری بۆ حیزبەکەی بێت، ئەو نیوە کەمترشکە دەمێنێتەوە. هەریەک لە یەکێتی، نەوەی نوێ، گۆڕان، کۆمەڵ، یەکگرتوو لیستەکەی لاهور شێخ جەنگی کێ بڕکەی لەسەر دەکەن. بەوەش یەکێتی نەک بەتەنها ناتوانێت هاوسەنگی هێز بەرامبەر پارتی ڕابگرێت، بەڵکو لە باشترین دۆخدا لە 120 کورسیەکانی پەرلەمان ئەگەر بەدەست بێنێت. ئەوەی ئەم جارە بۆ سنووری دەسەڵاتی یەکێتی لە بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵیدا مای سەرێشەیە خۆ کاندیدکردنی کەسانی سربەخۆیە لە دەرەوەی حیزبەکان. بەوەش یەکێتی جگەلەوەی کێبڕکەی حیزبەکان بکات، دەبێت کێبڕکەی کۆمەڵێک کەسایەتیش بکات کە سربەخۆ خۆیان کاندید دەکەن.